بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەم شەو لە بەرنامەی ڕاوێ ڕۆژدا لە ستێر تیڤ چەند مژارێکی گرنگ کە پێیوەستن بە کوردستان و ناوچەکە دەرخینە بەرباس و گفتوگۆ لەوانش ساڵیادی کۆمەڵکوژی ڕۆبوسکی هەروە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لێقەوماوانی بوومەلەرزەکەی پارێزگای کرماشان کە لە بارودۆخێکی زۆر سەختە ژیان دەگوزارێنن مەخابن خراپتر لەوەش زیاتر لە 20 کەسیان تا ئێستا بەهۆی ئەو دۆخە خراپە و هەروە تێکچوونی باری دەرونیان خۆیان کوشتووە کۆتاییان بە ژیانیان هێناوە. بەرپرسانی ڕژێمی ئێران کەم تەرخەمن بەرامبەر بەو خەڵکە لێقەوماوە هاوکات هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان دیاردەی کوشتن ڕووی لە زیادبوون کردووە لە سۆنگەی گۆڕانکاریەکانی هەڵبەتە ناوچەکە و سیاسەتی جیانیش بەرامبەر بە ڕژێمی ئێران دەشپرسین داخۆ ڕۆژهەڵاتی کوردستان و پارت و لایەنە سیاسیەکان لەکوێی ئەو گۆڕانکاریانەدان تا چەندە خۆیان ئامادە کردووە بۆ وەها گۆڕانکاریەک. ئەگەر هەڵبەتە کاتیشمانما سەرنجیش ڕادەکێشینە سەر گۆڕانکاریەکان و پێژاتەکانی باشووری کوردستان بزانین ئەوانی چەندە کاریگەریان دەبێت لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم ژارانەش لێرە میوانداریمان کردووە لە ستۆدیۆ لە بەڕێز ئیبراهیم باقی چالاکی سیاسی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەرەتا بەناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە زۆر بەخێراتنی دەکەین. زۆر بەخێر بن. سپاسی بەڕێزت دەکەم. کاگە ئیبراهیم لە ڕۆبوسکیەوە دەست پێ بکەین 6 ساڵ بەسەرەوە کۆمەڵکوژیە دەست تێپەڕ دەبێت بەداخەوە تا سەش بکوژان کە دیاریشن فەرمانەکە لە ئوردوغانەوە دەرچووە دەستگیر نەکراون سزا نەدراون پەردەپۆشیش دەکرێت لە لایەکی دیکەشەوە ڕژێمیاکە پەس تایشیشی کرد ئەوانەی کە ئەو کۆمەڵکوژیان ئەنجام داوە. دۆسیەکمان هەیە لە ناویە ئەلبەتە لێدوانی کۆمانجڤاکێن کوردستان کە جەکەژێ لەو بارەوە پاشان دێمەوە خزمەتی بەڕێست و گفتوگۆ لەسەر ئەم ژارە بە تایبەتی لە تەوەری یەکەمین بەرنامەکەدا دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز بچینە ڕۆبوسکی و شەشەمین ساڵیادی ئەو کۆمەڵکوژیە هەروە لێدوانی کۆمانجڤاکێن کوردستان کەجەکە. بەر لە 6 ساڵ درنگانێکی شەوی 28 کانونی یەکەمی 2011 لە نزیک گوندی ڕۆبوسکی باکووری کوردستان 34 وڵاتی سڤیلکە منداڵ و مێرد منداڵ و گەنج بوون لە سنووری نێوان باشوور و باکووری کوردستان بۆ بژێوی ژیانیان سەرقاڵی کۆڵبەری بوون لەلایەن فڕۆکەی جەنگی جۆری F-16 ڕژێمی تورکەوە کرانە ئامانج و هەرە هەمویان کۆمەڵکوژ کران. لە ڕۆژی یەکەمی کۆمەڵکوژیەکەوە بگرە تا ئەم ساتانە سوپای تورک و ڕژێمەکەی ئەردۆگان بکەران و فەرمان پێکەرانی کۆمەڵکوژیەکەیان پەردەپۆش کرد و شاردیانەوە تەنانەت لەوەش زیاتر چوون و ستایشی ئەنجامدەرانیان کرد و پاراستنیان. لە بەرامبەردا کەسوکاری قوربانیان پێداگریان لە بەدواچوون بۆ کۆمەڵکوژیەکە و ئەو تاوانەی حکوومەتی تورکەنجامی داوە مژارەکەیان کردا ڕۆژەوی کوردستان و تورکیا و جیهان. بەڵام سەرڕای هەموو بەدواچوونەکان تاوانبارانی کۆمەڵکوژیەکە دەستگیر و دادگایی نەکران و سزا نەدران. ئەمڕۆ هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە ڕاگەیەندراوێکدا سەبارەت بە کۆمەڵکوژی ڕۆبۆسی ڕێگەیان. ئەردۆگان ڕۆژانە کۆمەڵکوژی لە جۆری ڕۆبۆسی دژی گەلی کورد ئەنجام دەدا. کۆمەڵکوژی ڕۆبۆسیش بە پلان و خوێنساردیەوە ئەنجامدرا. ئەردۆگان پاش کۆمەڵکوژیەکە لە جیاتی ئەوەی بکەرانی ئەو کۆمەڵکوژیە سزا بدات دەستخۆشی لێکردن. کۆمەڵکوژی ڕۆبۆسکی و هەموو ئەو کۆمەڵکوژیانەی ڕۆژانە لە کوردستان ڕوودەدەن بە فەرمانی ڕاستەوخۆی حکوومەت ڕوودەیە. پەیامیان بۆ ئەو کۆمەڵکوژیانە ئاشکرایە. مەبەست تێکشکاندنی ئیرادەیگەلی کووردە لە ساڵەکانی 2015 و 2016دا بە دوڕندانەترین شێوە هێرشی سەربازیان کردە سەر هاوڵاتیانی مەدەنی لە باکووری کوردستان و فەرمانی کوژرانی هەمووان لە منداڵەوە هەتاوەکو پیر و گەنج و ژن و پیاوان بەدەستەوە بوو. کەجەکە جەخت دەکاتەوە کە فەرمانی کۆمەڵکوژی ڕۆبۆسی بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن ئەردۆغانەوە دراوە. کاتێک هەواڵی ئەوەی لە ناو خەڵکی ڕۆبۆسکیدا فەرماندەیەکی گەریلا هەیە درایە ئەردۆگان. ئەردۆگانیش دەست بەجێ فەرمانی دەرکرد
کە بۆتان هەیە هەموو وڵاتیانی مەدەنیش بکوژن زۆر کەسەوەیان پڕاست کردەوە ئەوەی کە بکەرانی ئەو کۆمەڵکوژە دەپارێزێت ئەردۆگان خۆی و دەسەڵاتداریەکەیەتی کوشتنی دەیان مناڵی کورد لە ساڵی 2006دا و کۆمەڵکوژی ڕۆبوستی و کوشتنی سەدان کەس لە شارەکانی باکووری کوردستان لە چوارچێوەی بەرخۆدانی خۆبەڕێوەبەریدا بە فەرمانی ئەو ئەقڵێتە ئەنجام دراون. بەڵێبینەرانی بەڕێز دێنەوە خزمەتی کاک ئیبراهیم باقی. کاک ئیبراهیم، ڕژێمی تورک ئەم کۆمەڵکوژیە خۆی ئەنجامیداوە خۆشی دەیپارێزێ بەڵام دووفاقی دەکات بۆ نمونە دوێنێ ئەردۆغان هێرش دەکاتە سەر ئەسەد دەڵێت تیرۆری دەوڵەتی ئەنجامدا باشەمەی ڕۆبوسکی تیرۆری دەوڵەت نییە. سەرەتا من بەشنی خۆم دەتاوێنم لە بەرامبەر ئەو پاکڕەوانانەی کە لە 6 ساڵەوە پێش بەهۆی ئەو کۆمەڵکۆژیە کە لەلایەن دەوڵەتی ئاکەپە و بە تایبەت ئەردوغانەوە بڕێوە چوو بەژنی خۆم تاوێنم و ڕێز و حرمەتم هەیە بۆ بنەماڵەکەیان. مەسەلەی ئەسڵی ئەوەیە کە هەموو دیکتاتۆرەکان بە درێژایی تاریخ هەمیشە خۆیان پێ بە حەق بۆ و بەرامبەریشیان پێ بە ناحەق بۆ. دیکتاتۆرێتێک کە لە تورکیە بەڕێوە دەچێ دیکتاتۆرێتێکی زۆر بێنمونەیە، یعنی تا بە حاڵ ئەمە دیکتاتۆرەکانی دیکەشمان دیتۆ و دەتوانین چاو لە تاریخ بکەین لە دیرۆک بکەین کە هیچیان بە ئەندازەی ئەو ڕژیمە فاشیست و کۆمەڵکوژ و ئینسانکوژ و ینی بە تاوای معنا دیکتاتۆرێتێکی لەو پەڕی نائینسانیدایە و دەنجی هیچ کەس قبول ناکە. ئەوەی کە ئەردوغان و حیزبەکەی و لایەنگرانی باس لەوە دەکەن کە مەسەلەن لە سووریەی ڕژیمی ئەسەد چ دەکا و چی لە خەڵک کردووە، دەتوانین بڵین بە بەراوردکردن لەگەڵ هەموو دیکتاتۆرەکان ڕژیمی ئەردوغان زۆر زیاتری کردووە، ئێستا زۆر زیاتر دەکا و ئەو شتێک نییە کە مە ئێستا بڵین ئەوانە دەتوانین بەراورد بکەین، چون هەرێکی بە شێوازی جودا جودا دیکە، بەڵام ئەردوغانی زۆر سیستماتیکە، یعنی بە شێوازێک دەچێتە پێشێ کە لە ڕوانگەی جیهانیەوە زۆر تەرکیزی ناخسترێتە سەری، تەنها ئەوەندە بەو حیسابەی دەڵێنەوە شتێکی نێوخۆیە، ئەوە حکوومەتێکی یاسایی و قانونیە لە تورکیای هەیە و دەتوانێت بەرەنگاری هێندێک ناڕەزایەتی و ئەوانە بێتەوە. دەسڵەتێکی کەمە دەزانین لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی تورکیەدا سیستمی دیکتاتۆری و ڕژیمی ئەردوغانی پەرەیستاندووە بە توندوتیژی، بەگرتن، بە کوشتن، بە قەتڵعام، بە شکنجەکردن و بە هەموو شێوازە غەیرئینسانیەکان ئەو شتە بەڕێوە دەبا. ئەوەی کە ئێستاش لە میدیادا ئاوە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و ئەو بەحسە دەکا کە بەڵێ ڕژیمی سووریە ڕژیمێکی دڕەندەتر لەوێ، ئەوە بەڕاستی شتێکی ناڕەوایە. من دیارە هیچ لەوە شکم نییە کە ڕژیمی سووریە و بەشار ئەسەدیش هەر لەو بوارەدا هەر لەو خەتە و فکرەدا زۆر شتی نائینسانی کردووە، بەڵام ئەوەی کە ئەردوغان دیکا بەڕاستی دەکرێت بڵین کە نائینسانی ترین شێوازی بەرەنگاری و کوشتن و بڕینی ئینسانەکانە کە لە قەرنی 21دا ڕوودەدا. هەڵبەتە هەر بە دوای ڕۆبۆسکیات کۆمەڵکوژی جززیرە، سلوپی، مێردین، کەربۆران ئەو ناوچانەی کە خۆسەری دیموکراتیان تێڕاگەیەندرا ئەنجام دران بە سەدان کە زیندوو سووتێنران، بەڵام ئاماژەت بەڕێزت بەوەدا کە کۆمەڵگەی جیهانی لە بەرامبەر ئەمانەدا بێدەنگە بە شتێکی ناوخۆیی دەزانن، بەڵام لە بەرامبەر سووریەدا بۆ نمونە قیامەت بەرپا دەکەن بەرامبەر بە ڕژێمی ئەسەد. ئەمە هۆکارەکەی چییە؟ چ دلیلێک لە پشت ئەمەوەیە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەو جۆرە کۆمەڵکوژیانە لە باکووری کوردستان بکرێ؟ لەلایەکی دیکەشەوە خۆ لە خواری ئەو خەتەی باکووری کوردستان کە سووریەیە هەمان شت ڕووەدا، بەڵام لەوێ کۆمەڵگەی جیهانی هەتا نەتۆی گرتوەکان ئەنجومەنی ئاسایش لەسەری وە دەنگ دێن. مەسەلە چییە؟ دەوڵەتی ئەردوغان وەکو ڕژیمی تورکیە، وەکو وڵاتی تورکیە لە ناتوێدایە، ئەوە شتێکی ئاشکرایە
وروپایەکان دەیزانن، ئاسیایەکان دەیزانن، کورد دەیزانێت، بەگشتی هەموو جیهان دەیزانێت. ناتۆ بە هەموو حاڵەتەکانی خۆیەوە پشتیوانی لێ دەکا، ینی ڕەنگە جاروبار دەگەڵی تووشی دژایەتیش ببن، جاروبار دەگەڵی تووشی کێشەش ببن، بەڵام بە پێی ئەوەی کە قەراردادی بینالمللیان دەنێو خۆیاندا هەیە، بە پێی ئەوەی کە وەکو مۆرێکی گرنگ، بەڵێ وەکو مۆرێکی گرنگ لە ناوچەکەدا بەنێویان کردو و دایان ناوە، وەکو زمانی شای ئێران هەبوو، شای ئێرانیان وەکو ژاندارمی منتەقەی شەرق الئەوسەت و خاورمیانە حیساب دەکرد. ئێستا ناتۆ تورکیای بۆ حیسابەوە ڕاگرتووە، هەرچەند کە لە زۆر بواردا ئەلحانەکانە تووشی کێشە بوونە، بەڵام بە بڕوای من ناتۆ پشتیوانی خۆی لەو حکوومەتە ناکاتەوە، مەگەر ئەوەی کە ئەردۆغان بەڕاستی بەتەواو مەعنا پشت لە ناتۆی بکە. ئێستا ئەمە دەبینین ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەردۆغان بەرەو هێڵی رووسیا و ئێران و وەدەڕوا، بەڵام ئەو گەمەیەکی سیاسی زۆر خەتەرناکیشە دەیکا، بەڵام بە هەر حاڵ دیکتاتۆرەکان عادەتیان وایە وەختێک کە دەگەنە قۆناغی ئاخری ژیانیان و قۆناغی ئاخری بوونیان، کاری بە قەولی زۆر کوردەوارەکەی بڵم کاری شێتانە زۆر دەکەن. کەوابوو پێ دوایە سەد ئەردۆغان لە لاوازیەتی لەبەرە و هەڵدێرچوون و نەمانیەتی ئەم کردەوانە ئەنجام دەدا، بە تایبەتی هەڵبەتە لە دوای ڕۆبۆسکیش وتمان کۆمەڵکوژی دیکەش ئەنجام درراون. هیچ شتێکمان نابی لەوەدا هەبێ کە حکوومەتی ئاکەپە و ئەردۆغان لە قۆناغی ئاخری ژیانی خۆیاندان، بەڵام پێویست بەوە دەکا کە گەلیما لە باکوور و بەگشتی لە ڕایگشتی لە تورکیا بتوانێت ئەو هێزە دروست بکە و پاڵی پێوەنێ و پاشەکشەی یەکچەلی پێ بکاوە لە بینی بەرێ. ینی ئەمن لەوەدا شکم نییە کە ئاکەپا و بەتایبەت شخصی ئەردۆغان بۆ خۆی، شخصی ئەردۆغان بۆ خۆی دیارە گەیشتوتە قۆناغێک کەیدی دەزانێت گەڕانەوەی نییە، وەکو سەدام حوسێن، وەکو ئەوەی میسرێ، وەکو ئەوەی یەمەنێ، ینی ئەو دیکتاتۆرانی ئەو منتەقەیە دەست لێکتر وەرناگرن، هەمیشەش ئەو شتێک کە کراوە تاریخدا کراوە دووپاتی دەکەنەوە. ئەوە یەکێک لە خاصێتەکانی ئینسانی نەزان و ئینسانی دیکتاتۆر و باش ئەوەیە. باشە کاگە ئیبراهیم، زۆر جار دەوترێت کە کۆمەڵکوژیەکان ئەنجام دەدرێت، دەوترێت چۆن ڕێگەیان لێ بگرین، چۆن دووبارە نەبنەوە، چۆن گەلی کورد بتوانێت لایەندەدا ڕێکار و ڕێوشوێنی پێویستی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەیان، بەڵام مەخابن تا ئێستا ئێمەوەکو کوردەوەمان نەکردو. ینی دوای ڕۆبوسکی چەندین ڕۆبوسکی گەورەتر بە حەجمی گەورەتر دووبارە بوونەوە. ینی ئێستش ئەگەر هەیە ئەگەر هەروە بەردەوام بین ئەم کۆمەڵکوژیانە بەسەرماندا دووبارە ببنەوە، بەڕای بەڕێزت چی بکرێت بۆ پێشگیری دەبێت لە ئێستادا بیری لێ بکرێتەوە یا بخرێتە کردەی و پراکتیکەوە؟ مەسەلەکە چییە؟ مەسەلەکە هەرەوەنی ئەمە بتوانین وەکو گەلی کورد شتێک بکەین. مەسەلە ئەوەیە کە تۆ دەگەڵ دوژمنێکی خوێن ڕژ و خوێن مژ تەڕەفی کە بە هیچ پێوانەیەکەوە دەگەڵە تۆ ناجوڵێتەوە، بە هیچ پێوانەیەکەوە نایە دەگەڵ تۆ دانیشتن ناکە دە بەرامبەردا ڕاناوەستێ. بەڵام بەگشتی گەلی کورد دەبێت یەکگرتووی خۆی هەبێ، یەکگرتووی خۆی زیاتر و پتەوتر و قایمتر بکە. ئەمە ئەو یەکگرتووی ئێستا دەبینین تا ڕادێکی زۆر لە باکووری کوردستان هەیە، لە ڕۆژاوای کوردستانیش هەیە، بەڵام ئەوە یەکگرتووی دەبێت بێتە یەکگرتوویەکی بەڕێخستنکردنی، یەکگرتوویەکی هەمەلایەنە، یەکگرتوویە کە بەڕاستی و بەجددی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە بتوانێت لە بەرامبەر هەر چوار ڕژیمەکەیدا، لە بەرامبەر هەر چوار دوژمنە ئەسڵەکەی خۆیدا بە یەکدەنگ بێتە دەمەیدانەوە. ئەو یەکدەنگ نەبوونە کارەساتی زۆر ناخۆشی لە دەکەوێتەوە، ئەو کارەساتی ڕووبوسکی، کارەساتی هەڵەبجە، کارەساتی ئەنفالەکان و بەدایان کارەساتی گەورە بچووکی دیکە کە هەرچەند کە تەنها گەر یەک ئینسانیش لە بین بچێت ڕاستیدا هەر کارەساتە نیشانی داوە کە گەر گەلیما لە هەر شوێنێکی کە یەکگرتووتر لە بەرامبەر ڕژیم و دەوڵەتەکانی داگیرکەردا ڕاوەستاوە حتمما سەرکەوتنی بەدەستێناوە. ئەگەر وای نەکرد بێ حتمما شکستێکی تێدا خواردەوە. هیوادارم ینی ئەو یەکگرتن و یەکدەنگیە پێک بێت، بەڵام ڕێکارەکانی ئەو یەکدەنگیە چین لە ئێستادا پێ دوایە ئەمەی کورد بتوانین بەو یەکدەنگی و یەکڕیزێ بگەین؟ ئەم پێم وابێ ئەگەر بمان هەوێ ئەگەر هێز و لایەنێکی سیاسی
بەگشتی لە هەر چوار پەرچەی کوردستان بیان هەوێ ئەو شتە بکەن ئەم پێم وایە کە ئەوە دەکردرێ چون گەلی مە لە هەر چوار پارچەی کوردستان وەکو گەل لە نێو مەیداندا هەیە و وەکو گەلیش لە نێو مەیداندا خەبات دەکا و داواش دەکا لە ئەو هێز سیاسیانە کە یەکگرتوویەتێکی سیاسی و تەنانەت عسکەری و نیزامیشیان هەبێ بەڵام بەداخەوە بەشێک لە هێڵی سیاسی کوردی بەهۆی مەنافعی شخصی خۆیەوە و بەهۆی هێندێک کارەساتی نێوخۆیەوە وەکو خیانەتی نێوخۆی وەکو دەگەڵ دوژمن بوون زیاتر و دۆستایەتی دەگەڵ دوژمنکردن زیاتر تا دەگەڵ گەلی خۆیکردن هەم ترسی لەوە هەیە کە بێتە دەو مەیدانەوە بێتە دەو هێڵەوە هەمیشەوەی کە منفعەتی نییە ینی ئەو پێی وایە ئەگەر بێتە دەو مەیدانەوە منافعی شخصەکەی لەبین دەسێ هیچی بۆ نامێنێتەوە دەسڵەتێکی کە سیاستکردن لە بەشێکی زۆری هەر زۆری دنیای ئەوەیە کە تۆ منفعەتی گەلەکەت لە بەرچاو بێت تا منفعەتی شخص باشە کاتیەوە ناتۆ ینی ئەم پارتوی لایەنانە ینی دنیا دەبینن دەگەڕێن هەموو گەلانی دیکە گەشتن بە مافەکانیان بە شێوەیەک لە شێوازەکان دەوڵەتی خۆیانیان هەیە ستاتۆیەکی خۆیان هەیە ئەوە تا ئێستاش لە دەرەوەی زەوی دەچنەست گەلە ئێستێرەکانی دیکە بە شوێن ژیاندا دەگەڕێنیانی تاکەی ئەمانە بە شوێن کورسی و بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە تاکەی تێناگەن کە ئەمە زیانی گەلی تێدایە ینی ئەمانە زیاتر لە دوژمن زیانمەند دەبن بۆ گەلەکەی خۆیان ئەوە دەگەڕێتەوە باسێکی سایکۆلۆژیانەیە بەڕاستی کەەوە من شارەزایکی وتۆم لەسەرینێ بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر سایکۆلۆژی ئینساندا ئاساسدا هەروەچی کەوتم بەشێک لەو ئینسانانە خۆ منفعەتی شخصیان هەیە تا دوێنەکانە لە بواری اقتصادیەوە هیچی بەدەست نەبووە بەڵام ئێستا کۆشک و سیارە و سوزانم پارە و مۆقعەتی هاتوچۆکردنی وڵاتان و ئەوانەی هەموو هاتوتە بەردەستی ئێستا بە نوعێک لەو مەنیەتی خۆیدا ئەوەندە قوڵ بۆتە ئەوەندە چۆتە نێو مەنیەتی خۆیەوە دەرەوەی خۆی نابینێ مشکلەکە لەوەیدایە کە سایکۆلۆژی ئەو نوع ئینسانە و ئەو نوع ئینسانی کورد لە منتەقەدا هێندە بەئیسلا بە توند و تیژی دەنێو خۆیدا گەشەی کردووە کە تەنانەت فکر لە گەڕانەوەش ناکە دەناخۆ گەلی ما بەڕاستی گەلێکی هەم لە خۆبردووی و هەمیش دەتوانێت لەوانە ببووریە ینی ئەگەرەوانە داوای لێبوردن بکەن لەگەل داوای ئەوە بکەن کە بڵێن ئەمە سیاسەتێکمان بەڕێوە بردووە کە باش نەبووە یان لە قۆناغایەکی لە ژیانی سیاسیماندا تووشی هەڵە و خەسار هاتووینە بەش بە حاڵی خۆم وەکو ئینسانی کوردم پێم وایە کە بەشێکی هەرە زۆری میلەتی دەتوانێت بیان بەخشی ینی بە بەخشینێکی گشتی دەتوانن ئەوانە بگەڕێنەوە سەرهێڵی میلەتمان باشە دەربازی ڕۆژهەڵاتی کوردستان بین هەڵبەتە لەوێ بە شێوازێک لە شێوازەکان کۆمەڵکوژی هاوڵاتیانی کورد لەوێ بەردەوامە ینی ڕۆبۆسکیەکان بە شێوازی دیکە بە شێوازی نوێ دووبارە دەبنەوە لەو ماوەی ڕابردووە کە بوومە لەرزە زەمین لەرزە لە پارێزگای کرماشان و شار و ناوچەکانیدا بەداخەوە هەزاران کەس بێماڵ و حاڵ بوون بە سەدان کەس ژیانیان لەدەستدا بە هەزارانی دیکە بریندار بوون ئێستاش لەم سەرما و سۆڵی زستانە بەداخەوە ڕژێم ناچێ بە دەمیانەوە هاوکاریان ناکە لە ژێر چادردا دەژین چادرەکانیشیان چەندین جار تا ئێستا ئاگری تێبەر بۆ مەخابن زیانی دیکەیان پێگەشتووە لەوەش خراپتر 20 کەس لەوانە تا ئێستا خۆیان کوشتووە بەهۆی ئەو بارودۆخە دەرونی خراپەی کە هەیە ڕژێمی ژاوکاریان ناکە زیاتر لەوەش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیدی دیاردەی خۆکوشتن خەریکە لە حاڵەت تێپەڕ دەبێ ینی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ لەو بارەوە راپۆرتێکمانەیە پاشان گفتوگۆ لەسەر و مژارانەش دەکەین بەڵێ با ئەم راپۆرتە لەسەر و مژارانەی کە قسەم لەسەر کرد پێکەوە بینەر و بیسەری بین لە ڕۆژهەڵاتی کوردستان لێقەوماوانی بوومەلەرزەکەی شار و ناوچەکانی سەر بە پارێزگای کرماشان هێشتاش لە دۆخێکی خراپ و لەژێر چادردا دەژین و سەرما و بەفر و باران زۆری بە خەڵک هێناوە کاربەدەستانی ڕژێمی ئێرانیش کەم تەرخەمن و لەگەڵ لێقەوماواندا و بە جددی بەدەمیانەوە ناچن و زۆرێک لە لێقەوماوان دووچاری کێشەی دەرونی بوونەتەوە و دەیان کەسیش پەنایان بۆ خۆکشتن بردووە.
لەو بارەوە شەهاب نادری پەرلەمانتاری شاری سەلاس و باوەجانی پەرلەمانی ئێران ڕایگەیاندووە هیچ کام لە بەڵێنەکانی بەرپرسانی حکومی بۆ پێڕاگەیشتن بە لێقەوماوانی بوومەلەرزەکە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. خەڵک لە دۆخێکی دەرونی زۆر نالەبار و لە ناو چادرەکاندا دەژین بەم وەرزەی سەرمایە. هیچ وجدانێک قبولی ناکات منداڵی خوێندنگای سەرەتایی بەم سەرمایە لە ناو چادردا دەرس بخوێنن. ناوبراو ئاشکراشی کردووە تا ئێستا 20 لێقەوماوی بوومەلەرزەکە بەهۆی ئەو کێشە دەرونیانەی پاش بوومەلەرزەکە تووشی بوون خۆیان کوشتووە و 4 کەسیش بەهۆی سەرماوە ژیانیان لەدەستداوە. سەرباری هەموو ئەمانەش ئاگرکەوتنەوە لە چادرگەکاندا دووبارە و چەندبارە دەبێتەوە. پاشنیوەڕۆی دوێنێ ئاگرێک لە چادرگەیەکی پارکی لالەی شارۆچکەی سەرپیلزەهاو کەوتۆتەوە و بەو هۆیەوە 12 چادر سوتاون. یەکێک لە خاوەن چادر سوتاوەکان بە ئاژانسی دەنگوباسی ڕۆژنیوزی ڕاگەیاندووە بەهۆی شۆرتی کارەباوە 12 چادر و تەواوی بەڵگە یاسایەکانمان سوتاون. لەلایەکی دیکەوە لە شاری کامیارانیش بەهۆی هەژاری و بێکاریەوە 2 کەس خۆیان کوشتووە. ڕاگەیەندراوە ڕۆژی هەینی یەکی بەفرامباری ساڵی 1396 هەتاوی کەسێک بە ناوی گوڵ موڕات عەزیزی کە خاوەن 5 منداڵە و لە ناو شاری کامیاران وەک دەستفرۆش بژێوی خێزانەکەی بەڕێوە دەبێت لە ماڵەکەی خۆیدا خۆی هەڵواسیوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. 2 ڕۆژ دوای ئەوەش لە ڕۆژی یەکشەممە 3 بەفرامباری ساڵی 1396 هەتاوی کەسێک بە ناوی ئەحمەد فەیزی خەڵکی شاری کامیاران خێزاندارە و خاوەن 2 مناڵە خۆی هاویشتۆتە ناو بەنداوی زێویە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتی سویسرا پەنابەرێکی کوردی خەڵکی پارێزگای ئیلام بە ناوی شەریف زولفەقاری کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. لەو بارەوە هەواڵی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاندووە ناوبراو 10 ساڵ لە وڵاتی سویسرا نیشتەجێ بووە و داوای مافی پەنابەری لە وڵاتە کردووە، بەڵام دوای ئەو ماوەیە مافی پەنابەرێتیەکەی قبول نەکراوە و ئەمە بۆتە هۆکار کە ئەم پەنابەرە ڕۆژهەڵاتیە کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. وەڵێ کاک ئیبراهیم بەداخەوە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستانە کارەساتی بوومەلەرزەت بەسەرات بێ ڕژێمیش ئەو هاوکاریانەی کەیت بە دادپەروەرانەدا بەشی نەکا بە خۆشی هاوکاریت نەکا کێشەکانت زیاتر قورستر بکە هیچ چادرت دەسووتێ لە ژێر چادرە ژیان دەگوزارێنی لە وێرانەکاندا ناچاریش ببی پەنا وەبەر خۆ کوشتن بەری بەدەل لەوەش ئەو دیاردەیەت خەریکە لە شوێنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەل لە ناوچە کارەساتبارەکان پەرە دەستێنێ هۆکاری هەموو ئەمانە چییە ڕژێم دەیەوێت چی بەو خەڵکە بڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستان یەک مەسەلەی ئەساسی هەیە دێرەدا ئەمە نابی ئەوەندە ساویلکە بین بەڕاستی کە پێمان وابێ کە ڕژیمی جمهوری ئیسلامی لە ئێران هیچ وەخت ویستویەتی کە گەلی مە لە ڕۆژهەڵات یاریدەی بکە چ لە بواری اقتصادی چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری سیاسیوانەوە. ئەم پێم وابێ ئەو ڕژیمە تەنانەت بۆشی دەپاڕێتەوە بە حیسابی خۆیان ڕەنگە لە زۆر شوێنان لە زۆر شوێنی مەسەبیشیان بە ئیسلا دوعایش بکەن کە زلزلەی زۆرتر بێ لەو مەنتەقەی چون پیان وایە ئەلبەتە ببوورە پێدەوڵم هەندێک لە مەلاکانیشیان وتیان ئەمە غەزەبی خوایی بۆ ینی قامێک برەویان بەوەدا کە بەڕێزە داماژەت چون لە ڕوانگەی خۆیانەوە خوب گەلی مە لە ڕۆژهەڵات لە دوو بوارەوە دەگەڵەوان ناکۆچی هەیە یەک لە بواری دینیەوەیە بەشێکی هەرە زۆری دووەمیش لە بواری هۆویەتیەوەیە ینی کوردن بواری دینەکەی دیارە ئەمە خەڵکی کوردی شیعەمان هەیە وێڕای ڕزم بۆیان بەڵام بەشی هەرە زۆری کوردستان لە بەشەدا لە بواری دینیەوە خوب لەسەر دینی بەشی سوننەی ئیسلامی ڕەبەتە لەو ناوچانەش یارسانەکان زۆر یارسانیشی زۆرە ئەرێ ڕاستە ئەوان خوب نظامی تاک حیزبی و تاک مەزهەبی ئێرانی بە تایبەت شیعەی 12 ئیمامەکەی کە گروپێکی زۆرش بچووکن لە شیعەکانەوە نیە هەموو شیعەکانیش بگرێتەوە خوب دژایەتێکی فکری هەیە دەگەڵ ئەو مەسەلەیەوە ئەو نوع عشتانی پێ بەعادیەوە جوێی نادات لەلایەکی دیکەوە کورد لە ڕۆژی یەکەمی شۆڕشی ئێرانەوە لە ساڵی 79 یان 57 ئێرانیەوە کورد دەگەڵ ئەو ڕژیمە نەبوو نایهێوێ ببێ خوب ئەوە دوو تاوانی هەرە گەورەیە ینی لە ڕوانگەی وانەوە تاوانێکی هەرە گەورە ئەوەیە کە تۆ دەگەڵی نەبی لە بواری سیاسی و ئەوەوە پشتیوانی نەکەی تاوانی دووەمیشدەوەیە کە کوردیش بی
لەبەر ئەو دوو مەسلەیەی ڕژیمی ئێران هیچ بە پێویستی نازانێ کە لەو منتەقەیە تەنانەت نەک زلزلە ئەگەر بۆمبی ئەتۆمیشی لێ بەکاربێنرێ بە پێویستی نازانێ هیچ جۆی بداتێ و هیچ بە هانایە بچێ بەڵام دا عینی حاڵدا گەلی ما نیشانیدا بە تایبەت لەو چەند مانگەی ڕابردوودا نیشانیدا کە یەکگرتوویەتێکی عەزیم و باش و زۆر ئینسانی دا ئارادایە لە هەموو شوێنەکانی کوردستانەوە یارمەتییان کۆکردەوە بۆیان ڕۆیشت پێڕاگەیشتنێکی باش بوو لە نێو خۆیاندا هەرچەند کە تەواوکەر نییە هەرچەند کە ئیکتفا ناکا بەوەی کە خۆ بە سەدان و هەزاران ئینسان دەوێدا تێدا چوون و بە سەدان و هەزاران شوێن ڕووخاوە و لە شوێنەکانی دیکە ئێرانیشەوە ڕاستی خەڵک یارمەتی کرد بەڵام ئەمە بابگەڕینەوە سەر مەسەلەی ئێران و حکوومەتەکەی لەو پەڕی بێبەزەیی و لەو پەڕی غێری ئینسانبوونی خۆیەوە ئەم لەو باوەڕەدانیم کە بیهێوێ لە فکری دابێ لە بەرنامەی دابێ کە شتێک بۆ گەلە بکە چون هەروەشی کە کوتم ئەوان بە دوژمن دەزان بە دوژمنێکی نوستوش ینی پێیان وایە گەلی مە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک دوژمنێکی نوستو وایە ئێستاوە خەبەر نەهاتووەگەوە خەبەر بێ احتیمالی هەیە ئێرانی هەر هەموو تێک بدا سیستمی منزور نظامی جمهوری ئیسلامیە بەڵێ خود کێشەکە لەوەیە کە باز لە درەندەی ڕژێمەگەکەی بەڕاستی خۆکوشتن یا کۆتایی هێنان بە ژیانی 20 کەس لە ماوەیەکی کووردا ینی درەندەی ئەو ڕژێمە نیشان دەدات ڕژێمێک کە بێموبالات بێ بەرامبەر ئەم مرۆڤ دەتوانێت نایبنێ کۆمەڵکوژی بە شێوازێکی دیکە ئەم کۆمەڵکوژیە کە هیچ دەنگێکی نەبێ هیچ جەوڵێکی بۆ نەدا هەمان قسەکانی بەڕێزت دەسەلمێنێ ڕاستە مەسەلە چییە مەسەلەوەی لە کارەساتی ئاوەی تەبیعیدا خوب لە بواری سایکۆلۆژیەوە ئینسانەکان تێک دەشکێن و غەم و پەژارەدایان دەگرێت هاوژینیان لەبین دەچێ مناڵیان لەبین دەچێ برا و خوشک و خزم و کەسوکاریان لەبین دەچێت تەنانەت ئەو شتانیان لەبین دەچێت کە لە هەموو ژیانیاندا هیچیان بۆ کردو کاریان بۆ کردو و پێچیان هێناوە لە سەرێکیان داناوە کە تێیدا بژین ئەوانە خوب شتێکی تەبیعەیە جا کە حکوومەتێک و سیستمێکیش نەبێ کە بە شێوازێکی ئینسانیەوە بێ بەرخورد بکە و تەمینی دوکتور و پەرستار و ئەو شتانیان بۆ بکە خوب قاعدەتەن بەشێکی زۆر تەسمیم بەوە دەگرن کە ژیانی خۆیان کۆتایی پێبێنن ئەوە شتێکی بە بڕای من نۆرماڵە دە زەمانێکدا کە ئەتۆ سیستمێکی وا ئینسانیت نەبێ کە بێ پشتیوانی لێ بکە کە بەداخەوە لە ئێراندا ئەوە نییە ینی سیستەمەکە نەتەنها بێسلا ئینسانی نییە بەڵکو دەبەرابەریدا زۆریش غێری ئینسانی دەزۆڵێتەوە هەر بەچی کە کوتم خڵاخڵاتی شتیوا ڕۆبدا زۆری پێ باشە ینی دەڵێ ئەوانە بە هەرحاڵ بەتای بە دیارسانەکان بداخەوە باش ئەڵبەتە مرۆڤ دەتوانێت ستایشی ئەو هەڵمەتە بەرفراوانەی خەڵکی بکە بۆ هاوکاری بۆ لێقەوماوان بەڵام پێدوانیە ئێستش پێویستە مەسەن دەگەرد ئەو دکتۆرمانە بێ پسپۆرمانە بێ لە بوارەکانی دەرونیدا ڕوو لەو ناوچانە بکەن بە شێوازێک ناوەند یا بنکەی چارەسەری لەوێت بکەن یا لەو شوێنەکانی دیکەی ئێرانەوە مرۆڤ ئەگەر پەیامێکە ڕاستی ئەوانیش بکە ئەوانیش بێن هاوکار بن کە ڕژێم ئێستا دژمنایەتی دەکا و حەز دەکا بەم شێوازە دۆخەکە بەردەوام بێ خۆت دەبێت لە سوچێکی دیکەشەوە چارەسەری ئەمە بکرێتەوە کەوا بوو هەرم 20 کەسە نین لەوانەیە بە سەدان کەسی دیکەش باری دەرونیان تێک چوو بێ پێویستیان بە هاوکاری بێت چۆن ببینە هاوکار بۆ ئەوان کە ئەوانیشمان لەدەست نەچێت ڕاستە کوردەکان ئەوەی کە وەکو دکتور و پسپۆری بواری تەندروستی و ئەوانە هەند لە ئەوروپا چ لە کوردستان دەتوانن بە یەک بەهانەی ئەساسیەوە کە کوردبوونیانە لەو بوارەدا کۆمەک بکەن خەڵکی دەرەوەی کوردەکانیش دەتوان لە بواری ئینسانەکەیەوە خۆ بەوە قەزەیەکی ئینسانیە قەزەیەکە کە ئینسان دەگۆڕەدایە گیانی ئینسانەکان دەگۆڕەدایە دەتوانن کۆڕ و کۆبوونەوەی خۆیان پێک بێنن دەستە و تاقمی خۆیان دروست بکەن تەنانەت دەگەر بۆیان ناکرێت لەوێ حوزوریان هەبێت دەرمان بەڕێ بکەن بەتایبەت لە بواری ئیمادێوە پارە کۆ بکەنەوە بینێرن بە ڕێگای دروستە لەوێ خەرجی ئەو ئینسانانە بکردرێ تا بە حاڵش پێم وابێ هەندێک شت کراوە بەڵام دیسانەکانە کەمە ینی بێ دەچێت کە پێویستی بە هەندێکشی زیاتر هەیە بەتایبەت لە بواری اقتصادیەوە بەڵام لە بواری تەندروستی و دەرمانیەوە ڕاستە
دەبی هەر ئینسانێکی کورد کە توانایی وەی هەیە کە لە بواری تەندروستیەوە یارمەتێک بکات لەو قەزیەدا خۆی بە بەرپرس بزانێ خۆی دوور لە دەرەوەی ئەو مەسەلە نەزانێ بەتایبەت مەسەلە هەرەوەژ نییە کە خەڵکی ڕۆژهەڵاتێ بێ مشکلێک نییە باشووری بێ بەتایبەت باشووریەکانە لە ئێستاڵحان دەتوانن و کارە بکەن ئەگەر لە باکوورەوە زۆر پەیوەندی دەگەڵ نێوخۆی ئێرانەوە نەبێ بە هەرحاڵ بە پێی هندێک مەسالی سیاسیەوە یان لە ڕۆژاوە بە پێوەی کە خۆ بە خۆمان لەوێ ئێستا مەسلەی زۆر مهم دەگۆڕەدایە شەڕ و ئەوەیە بەڵام لە باشوور ئەو احتیمالە دەدەمەوە ئەو توانایە دەبینم کە بتوان ئەو کارە بکەم و هیواداریشم هیوادارین بکە ئەی ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئەو جۆرە ڕاگەیاندنانەی کە زووتر دەگەنە خەڵک ئەوان دەتوانن لەم بوارەدا چۆن هاوکار بن لە ڕووی دەرونیەوە بۆ ئەو خەڵکە لێ قەوماوە دەکرێت لە زۆر کاناڵی ئەو کاناڵی ئەپلیکیشنانەی ئینتەرنێتیەوەانە گروپ چێ ببن کە مەسەلەن کەسانی پسپۆر و شارەزا هەن کە بتوانن یارمەتی ئەوە بدەن کە دەگەڵ ئەو نوع ئینسانانە قسە بکردرێ پاڵپشتیان بن پشتیوانیان لێ بکەن بیان بینەوە بزان چێنە لە چووەنە یعنی ئەو شتانە ئەگەر بە پێی سیستمێکی ڕێکوپێکەوە بێ ئاکامی باشی لێ دەکەوێتەوە بەڵام ئەگەر هەرەوەی کە تاکە کەسی بێ هەر کەسە بە ئیشتەی خۆی و لە بە جوورێکی مەسەلەن وانێکی خۆیەوە بیکا ئەوە ڕەنگە زۆر لە جێی خۆی دانەبی و زۆری جگان نەگرێ بەڵام دەبێت گروپ چێ بن دەبێت گروپ چێ بن کە تایبەت بۆ شتە بن مەسەلەن لەسەر و مۆزوعە بەحس بکەن لەسەر و مۆزوعات ئەڵبەتە کەسانی پسپۆری زیاتر دەزانن بە چ شێوازێک بگەنەوە کەسانە بە چ شێوازێک پەیامەکانیان بگەن ئەوان هیوادارین هەموو لایەگەوکەم کوردانی ئەوروپا ئینسان دۆستان لە ئەوروپا لە ناوخۆی وڵات لە ئێران بتوانن بە وەرکە هەستن ئەو خەڵکانەی دیکەش کەماون لەو ئازار و ناخۆشی و سەختیەی کە بەسەریان داهاتووە بپارێزن هیچ نەبێ ئەوانەی کەماون ژیانیان بەردەوامی پێ بدرێ وەکو ئەم 20 کەسەی دیکە بەداخەوە کۆتایی بە ژیانیان نێنێ باشە کاک ئیبراهیم بچینە سەر مژاری سیاسی بارودۆخی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان وەکو بە ڕێزی شت دەزانی گۆڕانکاری زۆر گەورە لە ئارادان لە ناوچەکەدا بە تایبەت سیاسەتی جیهانی بەرامبەر ئێران وردە بە تایبەتی ئەمریکا دەگۆڕێ بارودۆخەکان هاوپەیمانی نوێیان لە ناوچەکەدا دروست کردووە دەبینی ڕژێمی ئاکەپە لە سوودان نزیک دەبێتەوە مصر و عەرەبستانی سعودی لە یەک نزیک دەبنەوە ئێران لەگەڵ رووسیا جۆرێک لە پەیوەندیان هەیە رووسیا لەگەڵ وڵاتانی دیکە لە چوارچەوەی ئەم گۆڕانکاریانەدا ئەڵبەتە کورد و ڕۆژهەڵاتی کوردستان لەکوێن پارت و لایەنە سیاسیەکان لەکوێن بەڵام پاش ئەم لێدوانەی ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاگ ئامەد شاهۆ وەڵام لە بەڕێزت وەردەگرمەوە بەڵێ بینەرانی بەڕێز ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاگ ئامەد شاهۆ ڕاگەیاند و ئازادی و دیموکراسی لە ئێراندا بە بەرەیەکی دیموکراسی خوازی پێک دێت کە ئەو بەرەیە بتوانرێت پێک بێنرێ دەستەبەر دەکرێت ڕژێمی ئێرانیش بە پەرپێدانی ئاڵۆزیەکان و هەژەمونی خۆی لە دەرەوەی ئێران دەیەوێت ئێران وەکو دورگەیەکی ئارام لەم ناوچە ئاڵۆزەدا بێڵێتەوە بای زیاتر گوێبیستی بەڕێزیان بین ئاراستەیەکی تێگۆشان ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک ئامەد شاهۆ لە وتارێکدا سەرنج ڕادەکێشێتە سەر گۆڕانکاریەکان لە ئێران و سیاسەتی جیهانی بەرامبەر بە وڵاتە و دەڵێت لە ساڵی داهاتوودا وشیارەکی جددی هەیە کە شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە دەربازی ناوخۆی ئێران ببێت و دووچاری دۆخی سووریا و عێراقی بکات شیمانە دەکرێت ئەمریکا و هاوپەیمانان سزاکانیان بۆ سەر ئێران زیاد بکەن لەو چوارچێوەیەدا پەسەندکردنی بڕیارنامەیەک لە نەتەوە یەکگرتووەکان لە هەمبەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و دەرکردنی سوپای پاسداران لە سووریا ستارتی دەستێوەردانە بۆ سەر ئێران لە باشووری کوردستانیش بۆ شکست پێهێنانی گشتپرسی هاوپەیمانی سێقۆڵی ئێران تورکیا و عێراق پێکێنرا و زیاتر لە 150 خاکی باشووری کوردستانیان بە ڕەزامەندی پارتە دەسەڵاتدارەکانی هێرەم داگیر کردەوە مەترسیش بۆ سەر هەرێمی کوردستان هەیە ئامەد شاهۆ ئاشکرای دەکات قۆناغەکە ئەوەی دەوێت کە نێوان پارت و لایەنە سیاسیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دیالۆگ بەرفراوانتر ببێت پێکهێنانی بەرەی دیموکراسی ئێران و کۆکردنەوەی هێزە دژبەرەکانی ڕژێم لە ژێر چەترێکی دیموکراتیکدا ئازادی و دیموکراسی لە داهاتووی ئێراندا گرنتی دەکات لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕژێم بە قەدەغەکردنی کاری کۆڵبەری لە ناوچە سنووریەکان دەوێت سەرجەم جونگەکانی کۆمەلگا بخاتە ژێر کۆنتترۆلەوە
لەو ڕێیەوە دەیەوێت کولتوری فاحیشەگەرایی خۆبەخشانە واتە بەسیجگەرایی و سیخوڕی کولتوری دژە بەرخۆدان و دژە ڕەنج بەسەر کۆمەلگادا بسەپێنێت. ئیبراهیم چۆن دەکرێت ئەو بەرە دیموکراسخوازیە پێک بێنرێت؟ پارت و لایەنەکانی ڕۆژهەڵات چەندە ئامادەن بۆم گۆڕانکاریانەکەوا ڕوودەدەن احتیمال ئێران لە ماوەی داهاتوودا لە 2010 ڕوبەڕووی کۆمەڵێک هێرشی دەرەکی بێتەوە. مەسەلەکە ئەوەیە هەموو ئەو ڕژیمانە بەگشتی هەموو ڕژیمانی کە لەو ناوچەیەدا هەن تووشی قەیران یەکێک لەوان کە قەیرانەکەی زۆر گەورەترە بەڵام وای نیشان نادا لە دەرەوە زۆر بە زیرەکیەوە بە شێوازی دیکە نیشانی دەدا ئێرانە. ئێران لەو نێوەدا یەکێک لە ئەسلی ترین مۆرەکانی ئەو ناوچەیەیە کە بە هەموو توانای خۆیەوە بە هەموو ئیمکاناتی خۆیەوە بۆ مانەوەی نظامی جمهوری ئیسلامی کار دەکات و سڵیش ناکاتەوە لە هیچ شتێک لە هەموو شوێنێکی ئەو منتەقەیە بە دژایەتیکردن دەگەڵ زیلهێزەکانی دیکە هەموو شتێک بە تاقی دەکاتەوە. دروستکردنی شەڕ، دروستکردنی کێشەی سیاسی، دروستکردنی کێشەی کۆمەڵایەتی، دروستکردنی کێشەی ئابووری ئەوانە. ئەوە ئێران دەستی سەرەکی و ئەسڵی و زۆر نهێنی تێدا هەیە. ڕۆژهەڵاتی کوردستان کە کەوتوەتە ئەو بەشە لە منتەقەیە هێزی خۆی هەیە، هێزی بەرگری خۆی هەیە، هێزی ڕێخستنی خۆی هەیە، بەڵام ئەو هێزە لەو حد و حدودەدا ئێستا نەگەیشتێتەوە حد و حدودەی کە بتوانێت بەرەنگارێکی چڕوپڕ لە بەرامبەر ئەو ڕژیمە بکاتەوە. جا لەبەرەوەی کە بگاتەوە حد و حدودە دەبی یان ڕێخستنەکەی خۆی زیاتر و باشتر پەرە پێ بدا و گەشەی پێ بدا و گەورەتری کاتەوە، یان لەو هێزانەی دیکەی دەوروبەری خۆشی کەڵک وەرەبگرێ. ئەم پێم وایە کە هەر لایەنێکی سیاسی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بە ڕاستی ڕاست دەڵێ دەگەڵ گەلەکەی و درۆیە ناکە، دەبێ بێ فکر لەوە بکاتەوە کە بەرەیەکی هەماهەنگی چ لە باری سیاسیەوە تەنانەت لە باری نظامیشەوە پێک بێنێ. بەڵام ئەمە دەبینین بە درێژایی 20 ساڵی ڕابردوو زۆر یەک لەوانەی کە باز لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن، باز لە ئەو بەرەیە دەکەن، بۆ خۆیان دە ئەساسدا بربەستێکن بۆ بەرەیە، ینی دە ئەساسدا مشکلە دروست دەکەن بۆی کە ئەسان پێگنێە، چون پێیان وایە پێکێنانی بەرێکی ئاوا بەئیسلا وانیشی خۆیان زەعیف دەکا، وانێ توانایی خۆیان زەعیف دەکا. بێخەبەرن لەوەی کە دە ئەساسدا تۆ ئەگەر لە بەرەیەکدا بی بەرەیەکی هەماهەنگ شودا و بەرەیەکی کە لە بواری سیاسی و نظامێەوە توانای ئەوەی هەبێت دەگەڵ ڕژیمێکی ئاودڕەندا بەرەنگار بێتەوە، ئەتۆش بەو بەرەیەوە زیاتر گەشە دەکەێت، تۆش بۆ بەرەیەوە زیاتر دەتوانین لەنێو کۆمەڵانی خەڵکدا چالاکتر بی، باشتر بەڕێوەبەری. تەنها لەگەڵ هۆی هەیە بەڕێزدا باشێت بەوەدا تەنها لەگەڵ لایەنە کوردستانیەکان ئەمە دەتوانرێ بکرێن بەرەیە لەیانی دیکەی دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئازەری دەگەڵ لە پێشدا دەبی دەگەڵ لایەنە کوردەکەی بکردێ بە بڕۆیم، دەگەڵ لایەنی عەرەب و بەلوچ و فارس و ئازەریەوە ئەوە دە بەرنامەدا هەیە و دەکردرێەوە. پێم وایە کە وردە هەم وەختی وەی هاتووە هەم هێز و لایەن هایەکەن کەەوە دەیان هەوێ ئەو شتە پێک بێن. بەڵام من بەگشتی دەڵم بەشێک لە کۆمەلگای لە کوردستان بەتایبەت لە ڕۆژهەڵات تووشی سەر لە شێواوێکی بۆ دەونیەوەدا کە بەڕاستی نازانە ڕوودە چێهیان کە هەرچەند کە خەتێکی سێوم هەیە دەونیەوەدا کە هاتوۆتە دەمەیدانەوە و بە جددی کار بۆەوە دەکا کە خەتی سێمە بەستت کێ؟ خەتی سێوم خەتی ئاپۆیستیە.
ینی خەتی ئاپۆیستی لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا لە 15 ساڵی ڕابردوودا لە نوتفەوە کە پەیدا بووە وردە وردە گەیشتوتە قۆناغێک کە ئەلحانەکانە دەتوانێت بەڕێوبەرایەتی و زوڵانەوەی بکە بەڵام دیسانیش ناکرێتەوە هێزەکانی دیکە ڕەچاو نەگری بەهەرحاڵ کۆمەلگای مە کۆمەلگایکی هەمە ڕەنگە لە هەموو بوارێکەوە دەبێ ئەوانی دیکە ڕەچاو بکرێن بەڵام دەبی گەلی مەش بزانن لێرەدا ئەم بە بڕوای من دەبی بزانن ئەگەر ئەوانەی کە تا دوێنێ لە بواری سیاسیەوە دەهاتنە دەمەیدانەوە و داوای حەق و حقوقی میلەتیان دەکرد ئێستا کشاونەتەوە لە مەیداندانین و ناشان هەوێ بێنەوە دەمەیدانەوە بە جددی نیان هەوێ بێن دەگەڵ ئەو هێڵە سێومە خەتێکی گشتی پێک بێنن ئیدیەوە دەبی گەلیمە لە سەریان بڕیاری خۆی بداوە بە دووداچوونی وانەوە نەکاتەوە چون بەڕاستی خەسارێکی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە کە تۆ هێندە زمانێکی زۆر تۆ دوودە هەیە کە ئەو شتە ڕوویداوە 20 ساڵە تۆ گەر 20 ساڵی دیکەش لەدەست بدەیت لە بواری جوڵانەوەدا تووشی خەساری گەورە دەبی و میلەتەکەت زیاتر زعیفتر دەبێ و ڕژیمی جمهوری ئیسلامی قویتر دەبێتەوە لە جیاتیەوەی کە زعیفتر بێ بەهەرحاڵ منزوری من بەگشتیەوەیە کە دەبی ئەو ڕوونکردنەوەی هەبێت لە نێو گەلیمە لە ڕۆژهەڵاتدا کە دیتیان ئەو خەتە کلاسیکەی قەدیمیە نایهەوێ بێتە دەمەیدانەوە نایهەوێ بێ لەگەڵ ئەو خەتە سێومە تێکەڵ بێ و هێڵێکی سەرەکی ئاساسی دروست بکە دەبی بەڕاستی بەجددی پێیان بڵن وەلای بنێن و پشتیوانی لێ نەکەن ینی هیچ هەڵوێستیانەوە بێ کە پشتیوانی لێ نەکرێ بەجددی باشە لە دەرەوە دەتوانرێت چی بکەوە باسکرا لە ناوە حزبەکان بەم شێوازە پێویستە هەڵسوکەوتکەن خەڵکی ژەڵوێستی ئاوا بێ ئەی لە دەرەوە چی دەتوانرێت بکرێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئێوە کۆنفرانسێکیشتان لە سەرەتای ساڵی ئایندە هەیە گەرباسی و کۆنفرانسەش بکەیت لە چۆن دەبەسرێ لەکوێ دەبەسرێ کێتان داوت کرد و ئامانجەکەشی چییە؟ لە دەرەوە تۆ دەتوانی تەنها کاری دیپلۆماسی بکەی ینی لە دەرەوە وەکو ناوخۆی کوردستانەوە نییە شرایەتی فەرق دەکا کاری دیپلۆماسیکردن یەکێک لە ئاساسی ترین کارەکانە دووەمیش کاری ڕێخستنی گەل هەیە لە نێو هەموو ئوروپا و بەشێکی زۆری لە کانەدا و ئەمریکاوەوە بۆ مەسەلەم بۆ نمونە ئەگە باس بکەین ئێمە لە مانجی یەکی ساڵی داهاتوو لە ڕۆژی 11 ژانویە کۆنفرانسێکمان دەبێت لە پارلەمانی ئوروپا بە هاوکاری گروپی چەپی پارلەمانی ئوروپا و بە پشتیوانیکردنی هێندێک دۆستی خۆمان لێرە لە ئوروپادا کارێکمان کردووە کە چالاکانی بواری سیاسی کۆمەڵایەتی و مافی ژنان و مافی مرۆڤ لە هەموو نەتەوەکان ئەگەر نەڵم هەموو بەشی نەتەوەکانی ئێران بەڵێ وەکو کورد وەکو عەراب وەکو بەلوچ وەکو ئازەری وەکو لۆڕ وەکو فارس ئەوانە داوەتیان بکەین داوایان لێ بکەین کە بێن گفتوگۆیەک دروست بکەن بابەتی خۆیان و نەزەر و ڕاو بۆچوونی خۆیان و ئەو خەتە فکری کە ئەوان لەسەری ڕادەوەستن باس بکەن بە گشتی لێک نزیک بوونەوەیەکی هەمەلایەنەی ئەو جوڵانەوانە و ئەو هێڵە سیاسیانە دروست ببێ بۆەوەی کە ئەگەر گۆڕانکاری لە داهاتووی ئێراندا پێکهات لە داهاتوودا گەلیمە بەگشتی و گەلەکانی دیکە ئێرانیش بە تایبەتی بێوانێک نمێن بێڕێخستن نەبن باشە کەس تاسە وەڵامی داونەتەوە ئەڵبەتە زوویت ماوەیەکی تا 11 مانگی داهات و لە ئیبتداکەیدایە بەڵام ئەگەر شتێک ینی هەبێت وەکو نمونە بیت لە ابتداکەیدا کەس وەکو چۆن بڵم ینی ئەمە هەمان کە پرۆفسۆری دانیشگایە دێ لێوێ قسە دەکا چالاکی مافی مرۆڤە دێ لەوێ بابەت پێشکەش دەکا چالاکی مافی ژنانە دێ بابەت پێشکەش دەکا بەرپرسی سیاسی هێڵێکی سیاسیە لەوێ دێ بابەت پێشکەش دەکا و ئاخەفتنی دەبێ کەوابوو بە دەمەوە هاتن هەبووە بەڵێ هەبوو باشیشە بووە و ئەمە پێمان وایە کە
بۆ یەکەم جار ئەو شتەمان کە بەو شێوازە کردو ڕەنگە پێشتر کرابێ و بە شێوازی دیکە کرابێ بەڵام بۆ یەکەم جار بەو شێوازە کە دەستمان پێ کردووە پێم وابێ کە باشمان دەست پێ کردووە و هیواداریشین کە ئەوە ئیدامەی هەبێت تەنها نەکە لەلایەن مەڕە بەڵکو لەلایەن ئەوانیژڕا چون ئەو مەسلەیە شتێک نییە کە هەل لەلایەن مەڕا بکردێ دەبی ئەوانیش بارحاڵ بۆ ئیدامەدانی ئەوە ئەرێ بۆ ئیدامەدانی ئەوە بارحاڵ کار بکەن و سعی خۆیان بکەن باشە کاک برایم وەکو دوایین مژار ئەلبەتە کاتیشمان زۆر نەماوە بەڵام گرنگە ئاماژەی پێدەین لە باشووری کوردستان بارودۆخێگەی ئەمڕۆ مەخابن هاتووەتە پێشەوە تا چەندە کاریگەری لەسەر پارچەکانی دیکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت چۆن دەکرێت ڕۆژهەڵاتی کوردستانیش هاوکار بێ بەڵام ئەگەر زۆر بە چڕی و بە کورتی وەڵام بیتەوە ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە چەند ڕۆژ لەوە پێش لە باشووری کوردستان لە دەوەری ڕاپەڕین ڕوویدا بەڕاستی شتێکی زۆر زۆر تراژیک بوو یەکەم خەساری ئەسڵی ئەو مەسلەی ئەوە بوو کە ناوی بەرزی پێشمەرگە هاتە ژێرپرسیاری ئەوەی کە پێشمەرگە مانای نەماوە پێشمەرگەیە کە تا دوێنەکانە دەبا و دەیکرد و وابوو لە شاخ و لە شاریش بەرەنگاری دوژمنی دەکردەوە بۆ دیفاعکردن لەو گەلەی ئێستا هەرو پێشمەرگەیە هاتووە هەرو گەلە دەکوژی ئەگە بتێ بەراوردێکی دیکە بکەی لە کاتی ڕاپەڕین هەر لەو دەوەرەیدا ئەوەندە ئینسان نەکوژران و بریندار نەبوون کە دە ئەرزی 5-6 سەعاتاندا لەو دەوەرەدا 7 کەس هاتوونتە کوشتن و زیاتر لە 80 تا نزیک بە 100 کەسیش کە باز دەکەن هاتوونە بریندارکردن ئەوە شتێکی تراژیکە کە لە ناسیۆنالیزمی کووردا ڕووی دەدا شتێکی زۆر زۆر ناخۆش و دڵتەزێنە ئەمن هیوادارم بەڕێوەبەرایەتی ئەو بەشە لە کوردستان یەک شتی ئەساسی کە لە 26 ساڵی ڕابردوو تاقی کردوێتەوە بیگۆڕێ ئەویش ئەوەیە کە حتا ئەلعان لەو 26 ساڵەدا جۆی لە دوژمنی کورد گرتووە و جۆی لە گەلی خۆی نەگرتووە ئەگەر ئەو گۆڕانکاریە پێک نەیە و بەسەریعیش پێک نەیە بەڕاستی دەبی چاو لێ بکەن سەدام چی لێ بەسەر هات عەلی عەبدوڵڵا ساڵح چی لێ بەسەر هات تەنانەت غەزافی چی لێ بەسەر هات و دیکتاتۆرەکانی دیکەی تاریخیش یعنی هیچ پێیان وانە بێ هیچ لەو خەون و خیاڵەدا نەبن کە ئەگەر هەر ئاوە بڕۆنە پێشێ ئەو گەلا لیان خۆش دەبێ بەڵام ئەگەر بیان هەوێ بەڕاستی گەربیان هەوێ داوای لێ بردن لە خەڵک بکەن و بێنەوە سەرهێڵی خەڵک و جۆ لە گەلی خۆیان ڕابگرن وەکو کورد ئەم پێم وابێ کە ڕێگای چارەسەری هەیە باشە زۆر زۆر سپاس دەکەم بە ڕێزی برایم باقی چاودێری سیاسی کە لێرە لەگەڵمان داوی پێکەوە ڕاوەی ئەو مژارانەمان کرد زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆیەوەش کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە بەختەوەر بن شەوتان شاد